کوردستانی کۆچی دوایی کرد. ئیدی گوێبیستی دەنگە غەریبەکە نابین. کۆرۆنا سابیر کوردستانی لە هونەری کوردی وەرگرتەوە. زۆر دڵگرانین، زۆر غەمبارین ئێمە هەموو هونەرمەندان، هەموو خەڵکانی کوردستان، چاوانی لە کوردستانی گەورە، لە چاوانی کوردستانی باشوورن، چاوانی لە دەرەوە. ئەوە شەوی لە سۆشیال میدیا کاردانەوەکانە بینین کە ئەو هونەرمەندە پانتایەکی گەورەی داگیر کردبوو لە هونەری کوردی. بەداخەوە ئەمڕۆ خەڵکی هەرێمی کوردستان بەهۆی ئەم قەیرانی ڤایرۆسی کۆرۆنا کۆمەڵی خەڵکی ئازیزی لێمان بردووە. ڕۆژانی پێشووتر کاک عەتا لە سلێمانی، ئەمڕۆ مامۆستا سابیر کوردستانی لە کەرکووک. بۆیە ئێمە وەکو دەستگای مرۆیی مام لە هەر کوێیەکە هونەرمەندان ئەو ڕۆشنبیران ئەکادیمیستەکان لە پێویستیان بە هاوکاری هەبێ دەستگای مرۆیی مام لەوێ دەبێ. دەردێکی وەهام توش بووە لەم شارانیا دەرێمانم، دەردێکی وەهام توش بووە لەم شارانیا. دەنگێک لە کەرکووک لەدایک بوو، کوردستانی بووە ناونیشانی. هونەرمەندی گەورەی کورد، هونەرمەندی مەقامات، هونەرمەندی ئاوازانەر کاکە سابیر کوردستانی. کاکە سابیر کوردستانی هونەرمەندێک بوو هەمیشە ئینتیمای بۆ خاکە هەبوو. خاکی کوردستانی زۆر خۆشەویست. ومن وەکو خۆشم بەردەوام من ینی تەماسم لەگەڵ کاک سابیرە هەبووە بە ڕەحمەت بێ، بە تایبەتی ئەم 4 ڕۆژە داخێکە لە دڵی مناماوە کە من بە بەردەوامی توانیمە پەیوەندی بە کاک سابیرە بکەم. خەسارەتێکی گەورە بوو لە میلەتەکەمان کەوچکە دەنگێکی ڕەسەنی هەبوو، تەسنیع نەبوو دەنگەکەی، هەر دەنگێکی خوایی بوو، زۆر زۆر خۆش بوو، خۆشی شعری دانا، خۆشی ئاوازی دانا. ئەتوانین بە 3 خاڵ هەڵی سەنگێنین. یەکەم وەکو دەنگخۆشێک، وەکو گۆرانی بێژێکی بەتوانە. دووەم یەکێک بوو لە ئاوازدانەرەکان، ینی زیاتر لە 40-50 گۆرانی هەیە و ڕەنگە ئاوازی بۆ خەڵکی تریش کردبێ. ینی ئەمە وەکو ئاوازدانەرێک، وەکو هونەرمەندێکی ئاوازدانەر حسابی بۆ کرێ. ئێمە بەناوی بنەماڵەوە زۆر سپاسی هەموو خەمخۆرانی سابیر کوردستانی ئەکەین، هەرچەنە هەموو لایەک بە هەموو توانایەکەوە، هەم بە نەخۆشخانە، هەم بە دەستگای مرۆیی مام، هەم بە هەموو خەمخۆران، بە خەمخۆرانی هونەرمەندان خەمیان خوارد. بەڵام لای هەموو لایەکش معلومە کە ئاخری مرۆڤایەتی هەر مردنە. سابیر محەممەد ئەحمەد ناسراوە بە سابیر کوردستانی ساڵی 1955 لە کەرکووک لەدایک بووە. 1970 بۆ یەکەمین جار گۆرانی وتووە. ساڵی 1970 یەکەمین گۆرانی وەک گۆرانی بێش تۆمار کردووە. لە ئێزگەی دەنگی کوردی لە بەغداد گۆرانی تۆمار کردووە. تەمەن ڕێگەی نەیە بەرهەمەنوێکەی بڵاو کاتەوە. بە کۆرۆنا 11 لەسەر 12 ئەم مانگە کۆچی دوایی کرد. ئاوەر عەلیگەلی کوردستان، سلێمانی.